بەڵێتر لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەتایبەتی هێرشی وڵاتانی ئەوروپا و سەرکردەکانیان بۆ سەرپرسی کۆچبەران و پەنابەران لە وڵاتە زیاتری کردو بە جۆرێک کە دۆخی کۆچبەران لە دۆخێکی زۆر خراپدای. بەڵام سیاسەتانی وڵاتان بەرامبەر بە کۆچبەران و بەکارهێنانیان لە دۆستی سیاسەکانی وڵاتانیان تا چەندە کاریگەری لەسەر پرسی و کۆچبەرانە دەکات کە ڕوو لەوێ دەکەن و بۆچی ئەم دۆسیە تا ئێستا چارەسەر نەکراوە. لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم بەڕێز ڕزگار شێخ عەلی ڕاوێژکار و شارەزا لە بواری پەنابەران لە بەریتانیا لەگەڵم دەبێت. بەڕێز ڕزگار، ئەم کاتت باش، بۆچی دۆسیەی کۆچ و پرسی پەنابەران ئەوەندە لە لای وڵاتانی ئەوروپاوە سەختە و زەحمەتە؟ ئایا ئەم دۆسیە تا چەندە کاریگەری لەسەر دۆخی پەنابەران لەوێ کردووە؟ بەناوی خوای گەورە و مهرەبان، سەرەتا دەمەوێت سەرخۆشی لەو کردوانەی کە لەم دواییەدا ئەم کارە ساتە سەرخۆشی خۆم ڕادەگەێنم و هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان دەخوازم و خوای گەورە بە بەهشتی بەرینیان شادکە. طبعاً کۆچبەر ئەو ڕاستڕەوانەی کە بڵێن کە هەڵبژاردنیان بردەوە، کۆچبەر وەک ڕەشا سیر دەکەن، چونکە سیاسەتمەنداران خەڵکیان ترساندبووە و قەیرانە داراییەی کە بەرۆکی دنیای گرتووە و بەرۆکی وڵاتەکانیان گرتووە بەڕاستی هەموو هۆکار کۆچبەرن. بەڵێ باشە. ئایا ئەو وڵاتانەی ئەوروپا کە خەڵک ڕووی تێدەکا ئەو بەهشتە خەیاڵیەیە کە لە دوورەوە دەبینرێت بەم ڕێکار و یاسا توندەی کە ئێستا وڵاتان دەیگرنە بەر بەو ئەقلیەتی کە لە لای خەڵکی ئەوروپی بەرامبەر بە خەڵکی شەرقی و کۆچبەرانەوە دروست بووە؟ بەداخەوە ئەوروپا دەمێکە باسمان کردووە، ئەوروپی ساڵەکانی 90 نییە، بۆیە بەڕاستی سەختی ژیانی پەنابەران وای کردووە خەڵکێکی زۆر خۆیان داوا دەکەن کە هاتوونەتە پەشیمان بووینەوە. من چەندین کەسم لەکنە لە وڵاتی بەریتانیا داوایان کردووە بە پاڕانەوە، دەڵێن ئەگەر ڕێگایەکەیە بەس دەمانوێت زووتر بڕۆنەوە، یعنی زووتر بچینەوە وڵاتی خۆمان و ناویان نووسیوە لە منەظەمەی IOM. بۆیە بەڕاستی ئەم بەهشتەی کەوانە باس دەکەن ئەو بەهشتە نییە لە هەموو ڕووێکەوە. بەڕاستی بڵێن بڕیاری سەخت بۆ بڕیاران بۆ پەنابەران دەرچووە، بۆیە بەڕاستی ژیانی پەنابەران ئەوەندە سەخت بووە خەڵک بڕواناکە، بۆیە بەڕاستی خەڵک قەنەعەتی نایە. باشە بەڕێز ڕزگار، ڕێسا و یاساتوندەکانی وڵاتانی ئەوروپا بەرامبەر بە پەنابەران چیە لە دوایین کۆبوونەوەی یەکێتی ئەوروپا و کۆمەڵی سیاسی یەکێتیەکە بڕیاردرا هەر وڵاتێک دەستکراوە بێت ئەوەی چۆن هەمواری یاسای خۆی بەرامبەر بە کۆچبەران دەکاتەوە؟ ئەمە تا چەندە بە زیانی و کەسانە بۆ کە لەوێ ژیاون یا ئاەوێ بگەڕێن؟ بێگومان هێشتانەکە بڕیار نەدراوە، دەنگ پێ نەدراوە، بەڵام لە چەند مانجی داهاتوودا بڕیارەکان بەدیار دەکەوێت و بێگومان تونتریش دەبێتن و پەنابەر زۆر بێهیوا دەبێتن. و من لێرانەوە دڵنیام پەنابەرێکی زۆر ناوی خۆیان دەنووسن و دەگەڕێنەوە، چونکە مافی پەنابەرێتیان پێنادرێت. باشە، ئێستا دەگوترێت عێراق وەکو بڵێن وەکو وڵات وەکو دووسایدێکی لێ هاتووە، ئەوانەی کە دەچن بۆ وڵاتانی ئەوروپا دەگەڕێنەوە، داواکەن کە بتوان بگەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆیان، بەتایبەتی کە هەرێمی کوردستانیش ئێستا لە ڕووی ئەمن و ئاسایش و هەروەها کۆمەڵێک ژیانی هاوڵاتیانەوە باشترە. ئەوانەی کە لەوێن چیان بەسەر دێت؟ جەنابەت لەوێ لە نزیکەوە ئایان بینیت بۆچی ئارەزوو دەخوازن بگەڕێنەوە؟ بێگومان ئەو خەونەی و ئەو بەهشتەی کە جەنابەت ئاماژەت پێکرد ئەو بەهشتە نییە کە دێنە ئێرانە. بێکاری و خەڵک لەسەر جادە کەوتووە، خەڵک لەسەر جادە دەخەوێت، بە 3 کەس غورفەیەکیان هەیە بۆ نمونە، پارەکانیان بەشی خواردنیان ناکە، بەشی جلوبەرجیان ناکە بۆ نمونە. ئەگەر هاتوو بۆ نمونە جغارە خۆر بێ ئەسڵە نەبێ لە جادەکان جغارە هەڵگرت بۆ لەو کاتەی کە ئێستا زۆربەی ئەوانەی کە شوێنیان دەدەنێ لە دوورە شارەکان دەیان دەنێ. هەر ئەوەتەیە زۆر سێرڤیسیش بەڕاستی وەکو سێرڤیسی مەسەڵەن دکتۆرەمانە بڕواتە بێعەبیان هەر وەکو دنکەدنک دەدەنێ بۆ نم. ینی سێرڤیسەکان ئەوەندە سەخت بووە بڕواناکەی، ینی لە بەتایبەتی لە وڵاتەکان دایان بینی خەڵک لەسەر جادە خەوتووە بۆ نمونە، پەنابەرە بۆ نمونە. جا بۆیە بەڕاستی ئاواتە خوازن ئەو پارەی کە سەرفیان کردووە بگەڕێنەوە کوردستان. دەزانن بۆ لەلایەکی ترەوە بەریتانیا ئێستا وڵاتانی تر چاک دەزانن کە هەرێمی کوردستان و عێراق وەکو دۆخی پێشتر نییە، ئارامیە. بۆیە دەزانن ئەوانەی کە ڕوویان کردووە بۆ کۆچبەری هەمویان بۆ بژێوی ژیانیە زیاتر، نەک بۆ مەترسی ژیانیە. ئەوە تا بۆ نمونە بەنگلادیشەکان
خەڵک نایبینە گرنگ ئەوە کێشەکەەوەی خەڵک نایبینە ناچێتە ناو سایتە گرنگەکان کە سایتی فەیکەیە بۆ نمونە ناچێتە سایتە گرنگەکانەوە تا بەنگلادیش 11,000 کەس وا بەنیازن بنێرنەوە وڵاتی خۆیان. باشە بەرز ڕزگار لەماوەی چەند ساڵی ڕابردوودا بەریتانیا بە تایبەتی کە جەنابەت لەوێت دەژیت هەوڵی داوە کە ئەو پەنابەرانەی کە دێنە بەریتانیا خاکی وڵاتەکەی و بە نایاسایی بیانێرێ بۆ ڕۆواندا ئەمەش هۆکاری ئەوەیەکەوان ڕێز لە مافی و کەسانە ناگرن کە دێنە ناو وڵاتەکان یا هەر هۆکارێکی دیکەی هەبێت ئەم سیاسەتەی کە وڵاتان بەرامبەر بە کۆچبەران بەکاری دەهێنن ئایا سیاسەتێکی دروستە بۆچی نەتوانراوە بە یاسا ئەم بابەتە ڕێک بخرێتەوە؟ وەکو باسم کرد بەڕاستی ئەوروپا و بەریتانیش بێبەش نییە لە بەهەڕەشەیەکی قەیرانی دارایی لە قەڵەم دەدرێت بێزگە کێشەکانی تر پاش بڵێن پاشەڕی داعش و ئەوانە بەڕاستی هەتاکو ئێستا لەبەروەی لە هەموو شوێنەکان بەڕاستی بەو دەرەجە نەتوانراوە کۆنتترۆلی بکەن بێجگە لە ناوە خۆی سەدا هەزارها کەس بێقانونی ئێستا لەم وڵاتە بۆیە لە بەریتانیا ئێستا دەستیان بەگرتنی خەڵک کردووە بۆ نمونە هێواش دەستنە سەر دوکانەکان هێواش دەستنە ماڵەکان هێواش بە شێوازی جیاواز لە کاتی بۆ نمونە واژوو کردن یان لە شوێنی تر بە ئاسانی دایان دۆزنەوە و دایانگرن بەڕاستی بابەتی یەکلانەبوونەوە بەهۆی ئەو کۆچبەرە زۆرەیە کە ڕووی لە ئەوروپا کردووە بە شێوازی جیاواز. باشە پێشتری شەر باس لەوە دەکرا کە وڵاتان ئەیانەوێت لەسەر پرسی و کەسانی کە قاچاقچێتی بە مرۆڤ دەکەن لە ڕێگەی نایاسایی و ئەیانەوێت لە وڵاتانی خۆیان و بیان گۆزنەوە بۆ وڵاتی دیکە ڕێک بکەون و ڕێگری لەم کارە بکەن بۆچی تاسە نەتوانراوە ڕێگە لە کۆچی نایاسایی و کەسانە بگرن کە قاچاقچێتی بە مرۆڤەکانەوە دەکەن؟ بێگومان ڕێگە گیراوە طبعاً ڕێکاری باش لەوانەیە لە میدیایەکان باس نەکرێن دێجار مەسەڵەن یان ناگۆترێ بەڵام زۆر لە قاچاقچەکان گیراون ئێستاکە تونتر کراون و بەڕاستی دڵنیا بە کەسیان قوتاریان نابێ و بە هەمویان دەدۆزنەوە. باشە ئەم ڕووداوای کە ئەم دوایە ڕووی دالاوەکانی ئیتاڵیا بە تایبەتی نقمبوونی ئەو یەختە و هەروەها گیانەدەستانی ژمارەی زۆری مرۆڤ کە بەشێکیان هاوڵاتی هەرێمی کوردستان بوون ئەمە هیچ کاریگەری نەکردوتە سەر وڵاتانە هیچ ڕێکارێک ناگیرێتە بەر ئەوان چۆن چاولۆ دۆسەیە دەکەن وەکو مرۆڤێکە کە حساب بۆ کەسانە بکەن کە گیانیان لە دەستاوە یا بێسەر و شوێن بوون. ئەزانی ئەوە ناگەێنێ کە تۆ خەڵکێکێ بەڕاستی لێرەوە لە شاشە پیرۆزەکەتان کەناڵی 24 دەمەوە ڕابگەێنم بە گەنجانی کورد لە هەرێمی کوردستان بە تایبەتی وەکو کوردەڵێ هەرکەس خەمی خۆیەتی بەڕاستی خەڵک کە دێتە ئەم وڵاتانە بەمانای ئەوەیە کە دێ خۆی تەسمیل دەکا وەردەگیرێ بەمانای ئەوە نییە مافی پەنابەرێتی بدرێتێ ئەمە ڕێگایەکی مافی مرۆڤە خواردنیان دەدرێتێ شتیان دەدرێتێ بەڵام گرنگەکە ئایا ئیقامە بەدەست دێنن نەخێر سەتانەوەتی ڕەفز دەینن و تەئکیدیشم دڵنیان دەکەمەوە ئەو بێکاریە و ئەو ناخۆشیە و کە لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی وڵاتی بەریتانیا کە خەڵک خواستی بێتە ئەم وڵاتە بەڕاستی ئاواتە خوازن وەکو کێسانەی لای منن و دایانەوە بگەڕێنەوە کوردستان یعنی بەمانای ئەوە نییە تۆ کە هاتووی ناوەکەت دەنووسن و شوێنەی کاتی دەدەنێ بەڵام گرنگەکە ئەوەیە ئیقامەکە واتە بە دەستێنانی پەنابەرێتیەکە زۆر سەخت بووە بەڕاستی. بەڵێ بەڕێز ڕزگار شێخ عەلی ڕاوێژکار و شارەزا لە بواری پەنابەران لە لەندەنەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس.